ئەم مانگە بۆ پۆلیس و خەڵکی کەرکووک مانگێکی جێسە سوورمانە چونکە لە 20 ڕۆژی ڕابردوودا تەرمی 16 کەس لە دەوروبەری ئەم شارە دۆزراونەتەوە. لە بەدواداچوونێکی NRT بۆ پرسی زیادبوونی ئەم دیاردەیە دەرکەوتووە ئەو کەسانی تەرمەکانیان فرێدەدرێ لە ڕێگا و چۆڵەوانەکانی دەوروبەری کەرکووک لە هەموو نەتەوەکانی ئەو شارن و یەکێک لەوانە ژنێک بووە. پۆلیس دەڵێ بەشی زۆری ئەو کەسانی تەرمەکانیان فرێدراوە بە فیشە کوژراون و هەروەها دوای لێکۆڵینەوە بەدواداچوون بۆ هۆکاری کوشتنیان دەرکەوتووە کێشە کۆمەڵایەتەکان بەرچاوترین پاسەوی کوشتنەکان بوون. بۆ مەسەلەی دۆزینەوەی ئەو تەرمانش دیارە لە کۆبوونەوەی لیژنەی ئەمنی ئێمە باس کراوە و دەستکراوە بە لێکۆڵینەوە ئەو تەرمانش کە فرێدراون کوردی تایە عارەبی تایە ئافرەتی تیا بۆ تورکمان هەبووە یعنی ئەوە نییە کە بەس تەنها لایەنێکی دەستنیشان کرابوو بە یاخود نەتەوەیەک بوو بێت بەهەرحاڵ دیار دەکە هەیە ناتوانین کۆڵی لێ بکەین و تەمە ناکەین نەماوەیەکی زۆر کەمە ئەو لیژنیە دەست بەکار بێت و هۆکاری ئەوانە بدۆزرێتەوە و هەم ئەلانیش بکرێت و هەم ئیجرائاتیش بکرێت. کۆمەڵاسانی شاری کەرکووک دەڵێن خراپ بەکارهێنانی مۆبایل و ئینتەرنێت یەکێک لە سەرچاوی سەرچەکانی کێشەی خێزانەکان لەم شارە هەر بۆیە زیادڕەویکردن لە خراپ بەکارهێنانەدا بۆتە هۆی تێکچوونی شیرازەی بەشێک لە خێزانەکان. کۆمەڵەیە هۆکاری هەن ڕەنگە ئێستا نەتوانین باس لە هەموو هۆکارەکان بکەین بەڵام لەوە و خاڵانە چڕیەکەینەوە کە بە هۆکاری سەرچیان دەزانین. ئەمڕۆ خەڵک زۆر سەرقاڵە بە بژێوی ژیانەوە کێشەی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری هەموو ئەمانە هەزروبیری ئەندامانی خێزانی زۆر سەرقاڵ کردو بە هەندێ لەم بابەتانە بۆیە ئاگاداری پەروەردەکردنی منداڵ نەماون. بە جۆری ئاماری پۆلیسی کەرکووک ساڵی ڕابردوو لەم پارێزگایەدا تەرمی 82 کەس کە لە دەوروبەری ناو شارەکان فرێدرابوون دۆزراونەتەوە بەڵام پۆلیس ئەم ساڵ ترسی هەیە دیاردەکە ڕوو لە زیاتر بوون بکات. ئۆژین جۆڵە NRT کەرکووک.